زیرەکی دەستکرد بووەتە هەڕەشە بۆ سەر مرۆڤایەتی بە شێوەیەکی جددی و هیچ کەس لە شەڕی پارێزراو نییە. ئەوەی جێی سەرنجە لەم مەترسیە دوا قوربانی زیرەکی دەستکرد ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا بوو کە کەسێک لە ڕێی ساختەکردنی دەنگیەوە هەوڵی داوە بازرگانان و بەرپرسانی ئەو وڵاتە فریو بدات. دەزگای هەواڵگری تورکیا میت ئاشکرای کرد توانیویانە ئەو کەسە دەستگیر بکەن کە لە ڕێی بەکارهێنانی زیرەکی دەستکردەوە دەنگی ڕەجەب تەیب ئەردۆغانی بۆ فریودان و فێڵکردن لە بازرگانان و بەرپرسانی حکوومەت بەکارهێناوە. دوای لێکۆڵینەوە دەرکەوت تۆمەتبارەکە بە 10 ژمارە تەلەفۆنی جیاواز کە بە ناوی کەسانی بیانیەوە بوون لە ڕێی زیرەکی دەستکردەوە دەنگی ڕەجەب تەیب ئەردۆغانی بۆ فریودانی بازرگانان و بەرپرسان بەکارهێناوە. بەرپرسانی ئەمنی تورکیا داوایان لە هاوڵاتیان کردووە بەرامبەر ئەو جۆرە فریودانانە ئاگاداری تەواویان هەبێت، هەروەها هۆشداریان لەوە داوە کە خۆیان لەو کارانە بپارێزن بەو پێی دەچێتە ڕیزی ئەنجامدانی تاوانی ئەلیکترۆنیەوە. بە هەمان شێوە لە چین کەسێک زیرەکی دەستکردی بەکارهێناوە بە بەکارهێنانی دەنگی کەسێک و فریودانی هاوڕێکەی و داوای بڕەپارەیەکی زۆری لێ کردووە. قوربانیەکەش 4,300,000 یوانی چینی کە دەکاتە 614,000 دۆلار لە ڕێی هەژماری بانکیەوە دەنێرێت بۆ ئەو کەسە کە وا دەزانێت هاوڕێکەیەتی. دوای ئاشکرابوونیش پۆلیس ئاگادار دەکاتەوە توانرا بەشێک لە پارەکەی کە 485,000 دۆلار بوو بۆ بگەڕێنرێتەوە. تا ئێستاش فریودەرەکە دەستگیر نەکراوە. بە بڕوای شارەزایان و پسپۆڕان زیرەکی دەستکرد مەترسیەکە ڕوبەڕووی مرۆڤایەتی بووەتەوە. ئەگەر بەر بەلایەنە نەرێنیەکانی نەگیرێت کارەساتی گەورەی لێ دەکەوێتەوە. بە جۆرێک پێشبینی دەکرێت ڕۆژ لە دوای ڕۆژ کۆنتڕۆڵی مرۆڤایەتی بچێتە ژێر دەستی ئامێرەکان، گۆڕینی دەنگەکان و دروستکردنی ڤیدیۆ لە ڕێگەی دزینی شوناسەوە. ئەو مەترسیەیە کە ڕوبەڕووی تەواوی جیهان دەبێتەوە. هەروەها لە ڕووی سیاسیشەوە مەترسی لە نێو وڵاتاندا دروست دەکات. شارەزایان دەڵێن هەر هەنگاوێک بەر لە جێبەجێکردنی داواکاریەک کە لە ڕێی ئەلیکترۆنیەوە دەگات پێویستە بەر لە دڵنیابوونەوەی 100% کاردانەوە وەڵامدانەوەمان نەبێت بەهۆی ئەوەی فریودان لە ڕێی ئینتەرنێت و ئامێرەکانەوە نزیکە لەوەی ببێتە دیاردە لە جیهاندا. تا ئێستاش کۆمپانیەکان و وڵاتانی پێشکەوتوو هیچ هەنگاوێکی کرداریان بۆ سنووردارکردنی نەناوە.